من ناتوانم نەفی ئەوە کەمەوە کە مەسلەی نەتەوایەتی لێرە نییە و چۆسانەوە نییە ئەمە واقعەتێک کە مەوجودێ و هەر کوردستان نییە فەڵەستینیش هەیە چەندها شوێنی کە هەیە یاخود چۆسانە لەسەر ژنان هەیە چۆسان لەسەر مناڵان هەیە نەبوونی ئازادی هەیە پێشەکە ئەعدام هەیە لە هەر شوێنەکە مشکلێکە ینی ئەمەش چی دروستی کردو بۆ ئەمە هەیە بۆ ئەمە کۆتایی ناتووە بۆ مەسلەی نەتەوایەتی یا مەسلەی کورد کە بزوتنەوەی کوردایەتی ئەوە 70 ساڵە 100 ساڵە بەحساب هەوڵەیە بۆ ئەم مەسلەیە بەڵام یەک هەنگام نەچێتە پێشەوە کۆتایی بە مەسلەیە بێنێ چییە ئەنی واقعەتەکەی چییە ئەمە بەجالەوەی کە ئەمانە نوێنەرایەتی لابردنی ئەو چۆسانەوەی نین کۆتایی نەبوو چۆسانین خودی ئەمانەوەی چەسانەوەی نەتەوایەتیە یا بوونی کێشەی نەتەوایەتی خودی سەرمایهداری کە پێشتە قسەمان لەسەر دروستی کردووە لە کوردستانیش هیچ خەباتێ نەکەین بۆ سۆشیالیزم و خەباتی کرێکاری تا نسبەسەی نەتەوایەتی حەلەبێ بەڕێی من باشترین ڕێگە بۆ چارەسەری کێشەی نەتەوایەتی کۆمەڵگەی سۆشیالیستیە